ساڵتان لێبێ بەیانیتان باش بەیانیت باش هاژە زۆر سپاس زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین هیوادارین ئەو تەوەر و بابەتانی ئەمڕۆ هەمانە بابەتانێک بێ بەسوود بێ بۆ ئێوە لە هەموو بوارە جیاوازەکان هاوشێوە ڕۆژەکانی ڕابردوو ئێمە تەوەرمان هەیە لەگەڵمان بمێنەوە تاوەکو کۆتایی بزانین ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 تێدایە. سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 وەک هەمیشاڵم لە هەر شوێنێکن کە بینەری شاشەی کوردستان 24ن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایم کە تەندروستێکی باشیشتان هەبێت. لە سەرەتای پرۆگرامەوە هەندێک لە بابەتەکانتان پێ ئاشناکەین. پارێزەرێک خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بۆ نەبوونی ڕۆشنبیری یاسایی دەگەڕێنێتەوە. پرۆژەی خوێندنەوەی پەرتووک لە 60 قوتابخانەی هەولێر دەستی پێکرد. هونەرمەندێکی ڕۆژئاوای کوردستان لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری کردەوە. خراپ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان لە حاڵەتەوە ئێستا باوتەی پارێزەران و کەسانی یاخود بڵێنەوە کەسانی کە چاودێری کۆمەڵایەتین بەڵێ یاساناسانڵێن بۆتە دیاردا ئەنی لە حاڵەت دەرچووە کە ئەوەندە بە خراپی بەکارهێنرێ بەداخەوە کەم ئامێری لە بەردەستی ئێمەیە دەتوانرێ داهێنانی پێ بکرێت دەتوانرێ هێندەی زانکۆیەک هێندەی قوتابخانەیەک سوود بە تۆ بگەێنێت لە زووترین کات بەڵام بەداخەوە ئەوەی ئەیبینین ئێستا جگەلەوەی کە بەکارهێنانی بۆشتی زۆر خراپ و دواکەوتنی تەواوی ئینسانێت و کۆمەلگاش بە دوای هیچی دیکەی لێ بەکار ناهێنرێ. جا هاژە پێیان وایە ئەمە زۆربەی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئاستی هۆشیاری بەشێک لە بەکاربەرانی ئاستی هۆشیاریان زۆر لاواز و یاخود زۆر نەزمە ئەمە ژوای کردووە ینی بە خراپی ئەم ئامێرانە بەکاربێنن لەبەری ئەو سوودانێک کە هاژە گوتی لی وەرگن ئەمان بە ڕێگایکی دیکە بەکاری دەهێنن بەڵام لەگەڵ ئەوەشدا نازانن دەرئەنجامی بەکارهێنانی خراپ بەکارهێنان چییە ینی لە ڕووی یاساییەوە و لە ڕووی کۆمەڵاتیشەوە چیان دەکەوێتە سەرشان. هەکار زۆر جاریش هەندێک لە پارێزەران ئەڵێن هۆکارێکی دیکەژەوەیە کە لە تەمەنێکی زۆر مناڵەوە ئەم ئامێرانە بەردەستەخرێ زۆر جارە بینین منداڵەکان زۆر بچووکن ساڵێک ساڵونیوەکە بێ ئەتوانێت ئەم ئامێرە بەکاربێنێت جا چجایەوەی کە ئاگاتە 5-6 ساڵ و گەورەتریش کە بەدڵی خۆی ئامێرە زیرەکەەکانی پێوە دواتریش تۆبڕە کۆمەڵایەتیەکانی هەیە. جا ئاژە بەشێکیشیان هەنا ینی یەکتر بێزار دەکەن لە ڕێی نامە و پێیان بۆ یەکتر دەنێرن لە هەمووی سەیرتر ئەوەیە تەمەنیان دەڕواتە 8 ساڵ و 9 ساڵ ئەکاونتی تایبەتی خۆیان هەیە لە هەموو پلاتفۆرمە جیاوازەکان بەبێ ئەوەی بزانن کاریگەری وشەیەک چییە ینی کاتێک وشەیەک دەردەبڕن یاخود پەیامێکی ڤیددیۆی بۆ یەکتر دەنێرن ئەمانە کاریگەری دروست دەکە بەشێکیشیان وەکو یاری بەکاری دێنن ینی نازانن ئاستی ڕۆشنبیریان لاوازە وەکو یاری دەچێتە لە چوارچێوەی تانە و تەشەر و جنێودان و هەموو ئەمانە دەگرێتەوە. نمونەی خانمێکە کە زۆر جار بەهۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن کەسانی دیکەوە بێزار کراوە بە تەلەفۆن و نامەی کەسی بەرامبەرەکەی سنووری بەزاندووە. پێشی وایە هیچ کچێک نییە مەگەر زۆر بەدەگمەن نەبێت تووشی ئەو حاڵەتانە نەبوو بێت ئەوەش کێشەیەکی گەورەی بۆ کچان دروست کردووە. بە دنیایەوە زۆر جار هەیە کە تەلەفۆنێک ئەکرێت بە زۆر ئەوێت مەسەلەن تۆ بناسێ لە کاتێکا تۆ ئامادەنی ئەو بناسێ کاتە ئەمە بێزارکردنی لێوە دروستە بێ و زۆر خانممان هەیە بەداخەوە بەمە باری دەرونی تێک ئەچێ وای لێ کە ئەگاتە حاڵەتی خۆکوشتن بەداخەوە بۆی ئێمە ئەمانەیە وردە ئەم دیاردەیە نەمێنێ و خانمانیش ئازایەنە ڕوبەڕووی ئەم کێشانە ببنەوە. بە بڕوای یاساناسان خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە حاڵەتەوە بۆتە دیاردە بە تایبەت لە ناوتوێژی گەنجاندا لە کاتێکدا لە کوردستان یاسا بۆ ئەم بابەتە هەیە کە یاسای ژمارە 6 ساڵی 2008 پەرلەمانی کوردستانە
کە جۆری سزای بۆ ئەو کەسە دیاری کردووە ئامێرەکانی پەیوەندیکردن بۆ بێزارکردن یاخود هەڕەشەکردن لە کەسانی دیکە بەکاربهێنێت. بڵاوکردنەوەی گفتوگۆی شەخسی نێوان کەسەکان هەتا ئەگەر دلیلی ڕاستی شەبێ ئەمانە کۆمەڵی خاڵن کە لە یاساکەدات و لە مادەی دووەم ئاماژەی پێکردووە کە بە سزایدانە وە سزاکە لە جۆری پرسێتەوە زۆربەی تاوانانە بە کەتر حسابەکرێت لە یاسادا ئەو سزایی کە بۆی دیاری کراوە لە بینی 6 مانگ تاوەکو 5 ساڵە کە لە جۆری گەورەی سزاکانێمە کە پۆلێنیەکەن بە جون حسابەکەین کە بە دادگای کەتن تایبەتمەندە. خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئێستا پانتایەکی گەورەی لە ژیانی کۆمەلگادا هەیە بۆیە ڕێکخراوەکان لە ڕێگەی سیمیناری جۆرا و جۆرەوە دەیانەوێت کۆمەلگە هۆشیار بکەنەوە و ئەوە بە هەمووان بڵێن کە هۆیەکانی پەیوەندیکردن بۆ خزمەتی مرۆڤایەتیە نەوەک بۆ تاوان و کاری خراپ. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ئێستا وەرزی خستنە بازاڕی پەنیری کوردی و پەنیری مەیرەیە ئاژەڵداران لێرە بەدواوە دەستنە ناوچەکانی کوێستان و ناوچە ساردەکان تا پەنیر و بەرهەمە شیریەکانیان لە کوونە پێستەکان بهێننەوە وەکو دەڵێن پەنیری پێستەی پەنیری زۆر زۆر باشن. هەڵبەت بەیانیان بەبێ پەنیر ناڕوە خواردنی بەیانیان بەڵام لەگەڵ ئەو پەنیری پێستەیە من بینە منیە هەکار چونکە بوونی زۆر ناخۆشە هەندێکیان هەمووی بەڵام تامی زۆر باشە آخر بوونی پێست بازەمۆر کێشەی منی ژنیە زۆربەی کچانە پێستەکان وەکو هەکار ئاماژەی پێکرد ئەم پەنیرەی لە ناو پێستەکان کاڵ گیراوە هێننەوە وەکوونە پێست ئەشکەوتێکی ساردە کە لە هاوینان پلەی گەرمی نزمە هەر لە دێر زەمانەوە گونشینان بەکارهێنن بۆ پاراستنی پەنی و ئەو بەرهەمانەی لە شیر دروست دەکرێت کاتێکیش کەشەوە سار دەبێ بە پێچوانەوە کوونە پێستەکان گەرمە بن بۆیە ئێستا کاتی هێنانەوەی پەنیر و ئەو بەرهەمانەیە کە ئاژەڵداران لە کوونە پێستەکان ماوەی 5 مانگە لەوێ هەڵیان گرتووە. خاوەنی کوونەپێستی کەڵوەڕەزە لە ناوچەیەکی شاخاوی پشدەر ستەدان کەس لە ئاژەڵداران و ئەوانەی پەنیری کوردیان لە سەرەتای مانجی ئادار دروست کردووە پەنیرەکانیان هێناوەتە ئەو کوونەپێستە تاکو بە تەندروستی بمێنێتەوە. ئەو شێوازی هەڵگرتنا سەدان ساڵە ئاژەڵدار و گوندشینان بەکاریدن. کوونەپێست ئەشکەوتێکی لە ژێرزەوی یان لە شاخدا هەڵکەوتووە لە هاوینان پلەی گەرمی لە نێوان دە بۆ 15 پلەی سەدیدە. کەش و هەوای کوونەپێست و فێنچی شوێنەکە لە هاوینان گونجاوە بۆ پاراستنی پەنیر و بەرهەمە شیرەمەنیەکان. تا ناوەڕاستی پاییز و هاتنی سەرما پەنیرەکان پێویستیان بە چاودێری و پەستانەوە و هەڵگێڕ و داگێڕ هەیە. ئەو کوونەپێستە باو بە پێ ئێمە دروستیان کردووە ئەو کاتی هەر پێست بووە ئەو دەبا هەر نەبوون بوونی دەبە هەر نەبووە بە عکمێ ئەوەی کە ئەو کاتی زیاتر خەڵک ئاژەڵداری هەبوو ڕسک و ڕۆزی زۆر و پەنیری زۆر بووە لە پێستی کردووە. دیارە پەنیریشکە دێتی ئێرە شوێنێکی سروشتیە هەواکی ساردی تەبیعی هەیە هیچ ڕسقێک لێرەدا خەرا نابێ و هیچ ئەو ڕسقانەوەکو بڵێن پەنیر بێ هەشتێکی تر بکە بێنن بۆێرە خەرا نابێت بۆ خۆی بە تەبیعی دەمێنیتەوە. کەپلەکانی گەرمادا دەبەزن و سەرمادا دێ کەشی ناو کوونەپێستەکان بە پێشەوانەوە گەرم دەبێ. بۆ ئێستا وەرزی دەرهێنانی پەنیری کوونەپێستە و ڕۆژان ئاژەڵداران سەردانی کوونەپێستەکان دەکەن بۆ هێنانەوەی ئەو پێستە یا ئەو پەنیرەی لەوێ داناوە. بەدەم تێکردن و خواردنەوەی چای داران و نمەبارانی ورد خاوەنی کوونەپێستەکە حەق و حسابی هەڵگرتن و چاودێریکردنیان لەگەڵ دەکات و ئاژەڵداران پەنیر و بەرهەمەکانیان دەبنەوە بەشێکی بۆ خۆیان و کەسوکاریان بەشێکی تری بۆ خستنە بازار. لە 68ەوە هات چۆم کرد بووێرە پێش مەش بام دانهێنا بڵین لە پەنیری و شتان دێنا بوێرەکان لە قەدیمەوە مەردار بوون جا بڵێن دەهات نێرەکە وەختی بۆڵاخی دەهاتین ئێستا بڵین بە سار و شتیوا دەهاتن پەنیرجە عادەتی وایە بڵین لە ماڵە دەیکەی و بۆ کوونەپێستیشی پێ دەڵێن دێهێنێ ئێرەکان. پەنیری کوردی یەکێکە لەو جۆرانی پەنیر کە خواستی زۆری لەسرە پەنیری جۆری مەیرە بە تایبەتی. شێوازی هەڵگرتنی پەنیر لە کوونەپێستدا
سەدان ساڵە لە کوردەواریدا بەکار دەهێنرێت. ئێستاش ئەو نەریتە لە گوندەکان هەرماوە و باشترین شێوازی هەڵگرتنی پەنیرە لە کونە پێستدا. لە ڕابردوودا لە پێستە دەکرا پەنیر، هەر بۆیە پێی دەوترێت کونە پێست، بەڵام ئێستا لە دەبە و پێداویستی دیکەش دەکرێت. تاپلەکانی گەرما بەرەوسەرەوە بڕۆن، لێرە کونە پێست گەرمتر دەبێت، بۆی خاوەنەکانیان لە وەرزەدا کە وەرزی بارانبارین بەرەبەرە نزیک دەبێتەوە بەروبوومەکانیان دەبەنەوە. ئاراسەمین کوردستان 24 کونە پێستی گەڵوەڕەس لە سنووری قەزای پشتەر. هونەرمەندێکی ڕۆژاوای کوردستان لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری کردوتەوە و تابلۆکانی لەدار دروست کراون، وێنەکانیشی بە ئاگر دروست کردووە. مەهدی حوسێن خەڵکی سەرێکانی ڕۆژاوای کوردستانە لە 2013ەوە هاتوۆتە هەولێر لە پێشانگاکە 30 تابلۆی گەورە و 50 بچووکی نمایش کردووە. مهدی داود الحسین ji bajarê Serêkaniyê temen 53 sal ew 18 sal ez ew îşê hinerî dikim. Hinerê min bes şewat sertext e. Ez 2012 ez hatime Kurdistanê Hewlêrê û ez 2016 ez vegeriya me Rojava, 2019 dîsa em koçber bûn ji Serêkaniyê em hatine Hewlêrê lêre. Ev karê minî çarayî li Hewlêrê ez dikim. معرضا من ئایرۆ دبن ناوێ ناو ji pirwaz mestir e 35 tablê mezinin 5 tablê çûçkin ew tablê çûk jî careyekemîn belkî li Kurdistanê çê dibe qiyasê xwe 9 santîm 12 santîma deyî tablê min pirtir ser Serêkaniyê ser koçberbûna Serêkaniyê tablê min hinek hene ser şexsiyatnî Kurdin navê xwe avaz zêr nivîsandine. لێ تابلۆکمێ هەیە زۆر جەمن قەدر و قیمەتە هەشتێ کلیتن ئەو کلیت هەر کلیتێک دبە 1000 مالێ سەرێکانیە ji ber gojmara me Serêkaniyê de dihate ser 1000 kes Kurd em têde bûn 1000 Kurd em Serêkaniyê bûn me heştê kilîl anîne ew kilîlê ê malan e yek jî ez ke xelkê Serêkaniyê yek kilîl mir maye malê me giş çûye ew kilîlê me tenê maye Serêkaniyê 2019 azatime ji bo pêşeroja xwe jî ez îşeallah ez aneka berdewamim got ez meşruekî çêkim ew 105 tablê kiçike 9 santîm di 12 santîma de çi kesê di hunerê dikar kiriye di siyasetê dikar kiriye çil Başûr Bakur Rojhilat Rojava ez wan gişî bikim wek meşruekî 105 tablo coğrafî nasnama Kurdistanê di 105 lewhê de hazir bikim. پرۆژەی خوێندنەوەی کتێب لە 6 قوتابخانەی هەولێر پرۆژێکی گرنگ ناوازابێت بە هەبزانین ئەم پرۆژەیە لەلایەن کێوە پێشنیار کراوە و کارەکانی چۆن جێبەجێکرێ ئەم 6 قوتابخانەیە چیەکەن ئەم تەوەرێکی گرنگی ئەم بەیانیەمانە بێت و بە تایبەتیش لەسەر ئەم پرۆژە گرنگە کە خوێندنەوە بۆ قوتابیان جیا لە پرۆسەی خوێندن جیا لەو بەنهەجەی کە هەیەە خوێندنەوەیەک بەجیا چۆنە بێت بۆیە ئێمە کردومانەتە تەوەرێکی گرنگ و میوانی تایبەتیشمان میوانداری کردو. جا هاژە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێستا بەهۆی سەرقاڵبوونی زۆربەی خەڵکەکان تایبەت گەنجان بە سۆشیال میدیا و خۆگرتن بە ئامێرە زیرەکەکان دابڕاون لە کتێب و لە کاغەز و لە لەمسکردن باڵێن بۆ خوێندنەوە ئەمە دەبتە دەرفەتێکی زۆر باشکارکردن لەسەر منداڵان لە قوتابخانەی سەرەتاییەوە بۆی بتوانن جارێکی دیکە ڕابێنەوە و
خوێندنەوەمان لەسەر کتێب و لەسەر کاغز بیر نەچێتەوە ئەمە وەکو هاژە ئاماژەی پێدا تەوەری سەرەکیمان دەبێت دوو میوانی ئازیزمان لەگەڵە بەڕێز دکتۆر محەممەد حەسەن سەرپەرشتیاری پرۆژەی خوێندنەوەی کتێب لە قوتابخانەکان و مامۆستا ڕێدار سابیر بەرپرسی کتێبخانەی قوتابخانەکان لا پەروەردەی هەولێر زۆر بەخێر بێن مامۆستا ڕێدار دکتۆر محەممەد دکتۆر بەخێر بێی هۆمسا بەخێر بێی دکتۆر هەموو ساڵێ ئەگە پرۆژێک ینی دوو پرۆژەسیانت نەبێت پرۆژەیەکە هەرەبێت و بە تایبەتیش کارکردن لەسەر مناڵان لە بەرەوەی تۆ پیشەکەت یاخود کارەکەت بەستۆتەوە بە منداڵانەوە ئەم پرۆژەیە چۆنە باسێکی پرۆژەکەمان بۆ بکە زۆر سپاس وڵی خۆشحاڵم بەردەوام پرۆژەم هەوێت بەحاسی ئێمە گرنگەوەی خزمەت بکەین سپاس بخوار پرۆژەیەش کەشم لە ناو پرۆژەی هەیە بەجارێ ئاشکرا نەکراوە زۆر باش ڕاستەکە ئەو پرۆژەیە دەکرێت بڵێم ئەوە ژیانە ژیان گۆڕانکاریی بنەڕەتی بەرەو پێشچوونی بە تایبەت منداڵە ئێمە گەر بمانەوێت ژیان بەرەو پێشوبین گۆڕانکاری لە وڵاتمادا بکەین بەڕاستی دەبێت خاڵی یەکەم لە منداڵەوە دەست بکەین کە لە منداڵیشەوە دەست پێ بکەین دەبێت چاومە لە زانست و زانیاری بێ چوە خاڵی وەرچەرخان تەنیا زانست و زانیاری بەڕاستی ئەوەی کە ئێمە هەڵمابژاردۆبریتە لە خوێندنەوە جیا لە خوێندن جیا لە پرۆسی ئەو خوێندنەی کە ئێمە لەسەر ڕاتوین و بە پێی پێویست و بە قۆناغەکانمان کە پێدا دێدەپەڕین خوێندنەوە وەکو زاخاودانێکی مێشک وەکو یارمەتی دەرێکی گرنگ هەم بۆ پرۆسی خوێندن و هەم بۆ بەرەو پێشبردن من وەکو پزیشکێک دەمەوێت بەڕاستی کار لەسەر ئەو بکەم کە خوێندنەوە هەرچەندە لە ڕۆی ڕۆشنبیری و لە ڕۆی کۆمەڵاتی و لە هەموو لایەنەکانی ژیانەوە زۆر گرنگە بەڵام لە هەمان کاتدا خاڵێکی تریش هەیە کە ئەویش لە ڕووی تەندروستیەوە خوێندنەوە گرنگێکی ئەزگار زۆری هەیە من ئەگەر بڵێن تۆ پزیشکی پەیوەندی چیە بە خوێندنەوەی منداڵەوە لەو ڕوانگەیەوە دەتوانم بێمە ناو بابەتەکەەوە کە بۆ ئەوەی کەوا تەندروستیمان باش بێت بۆ ئەوی کەوا تەندروستیەکی بەرەو پێشمان هەبێت بۆ ئەوی کە منداڵەکانمان کە ڕاهاتن لەسەر بابەتێکی گرنگ تەندروستی ئێستایان و دوا ڕۆژیان پارێزرا و تەندروستیکی تۆکمە بێت دەبێ بخوێنەوە پرۆژەکە بۆ شێوەیە ئێمە ئەو ساڵ بناغە و دەستپێکە 6 قوتابخانەمان دیاری کرد لەو 6 قوتابخانەیە پۆلی هەشتەمی بنەڕەتیمان هەڵبژاردووە لەبەرەوەی کە بەڕاستی وەکو تاقیکردنەوەیە بۆی کە بزانین ڕێژەی سەرکەوتن و بەرەو پێشچوونی پرۆژەکە چۆنە لە چ ئاسێکدا دەبێت لەو 6 قوتابخانەیە بە ئازادی خۆیان ئەوان پێشبڕکێ دەکەن ماوەی نزیکەی 20 ڕۆژ 25 ڕۆژمان بۆ داناون لەو 25 ڕۆژە ئەوان بە ئازادی یەکێک هەڵدەبژێرن دەیکەنە نوێنەری ئەو قوتابخانەیە کە ئەوە دێت واتە 6 قوتابی لە کۆی ئەو 6 قوتابخانەیە دێتە پێشبڕکەی گشتی کە ئێمە وەکو لیژنەی سەرپەرشتی جنای مامۆستا ڕێدار و چالاشی قوتابخانەکان بەڕێز مامۆستاکەوە و ئەوانی تر وا دەکەین کە پێشبڕکەیەکی تر دروست بکەین بۆ ئەو 6 قوتابیە دوای ئەوە نایابەکانیان دیاری دەکرێت و خەڵات بەسەر هەمویان و بەسەر نایابەکان بە خەڵاتی تایبەتیدا باشەکرێت باشە دەست خۆش بکە دکتۆر مامۆستا ڕێدار بەڕێز وەک بەرپرسی کتێبخانە لە قوتابخانەکانی پەروەردەی هەولێر پەروەردەی گشتی هەولێر ئێوە ئەو بابەتانەی کە ئەو کتێبانێک کە دەبن بۆ قوتابخانەکان دیاری کراوە ئەوەی کە پێویستە قوتابیەکان بخوێنەوە پاشان بێن بۆ پێشبڕکێکردنیان بابەتەکان گشتیە هەر قوتابیان خۆیان دەتوانن کتێبێک هەڵبژێرن لەسەری بەڵێ دەربارەی ئەوەی کە قوتابخانەکان کتێبخانیان چۆن بێتن ئێمە سێ خولمان کردوێتەوە دەچکە من لە ساڵی 2010ەوە خەریکی متابعکردنی کتێبخانەکانی قوتابخانە خوێندنگەکانم ئێمە هەم لەو دەورانەدا هەم زانستی کتێبخانەیان فێر دەکەن چکە ئێمە تا ئێستا کە نەمازانێت کتێبخانە زانستە جیا لەوەی کە حەزوو ئارەزووە زانستیشە کۆمەڵێک بنەمای هەیە لەسەر پۆلینکردن و چۆنێتی هەڵبژاردننی کتێب و ئەو کتێبە چاسەن لەگە سایکۆلۆژەتی قوتابیان لە قۆناغە جیاوازەکاندا هەڵدەبژێری ئەو کتێبانە بەڕاستی ئێمە تاکیدمان کردو هەر جۆرە کتێبێک بێ ئاساییە بەڵام کتێبێ بێتن لەگەڵ تەوژمی دژە تەوژم نەبێت لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ پرسی ئاینی و توندڕەوی تێدا نەبێتن عەلی تایفی تێدا نەبێتن وە کتێبێک بێتن خزمەت بە نیشتیمان و نەتەوە تا کۆمەلگەی کوردی بکاتن بۆیە ئێمە هەمیشە لەو گۆشەیەوە تەماشامان کردووە کە کتێبخانەکان ئەگەر سیژوورێکی هەندێزار بچووکە بەڵام دەتوانێت شۆڕشێکی گەورەی فکری معرفی کەلتوری لە لای قوتابی دروست بکاتن و قوتابی بتوانێتن بە حەز و ئارەزووی خۆی ئارەزومەدانە کامە کتێب هەڵدەبژێرێتن قسە لەسەرەوە بکاتن بۆ ئەو پرۆژێش لەگە برای بەڕێزم دکتۆر محەممەد حەسەن و بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ مامۆستاکاوە عەبدوڵڵا بەرپرسی چالاشی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر
6 قوتابخانەمان هەڵبژاردووە مەبەستەکەش ئەوە نیە بەس پێش بڕچێ بێتن لە پێناو پێش بڕچێ و بردنەوە و یەکەم هەندانێکی باشە ینی هەنگاوێکی باشە تەکانێکی باش داتن بە قوتابیان و حتا قوتابخانەکەش هەستەکەی گەرمگوڕی و چالاکێکی فکری و دەرونی باشی تێگەیشتن و تێفکرین و هەزرینی تێدا مامۆستا هەموو قوتابخانە حکومیەکان ئەگرێتەوە یان ئێمە 6 قوتابخانەمان هەڵبژاردووە بەڵام ئەو تەرجەمیان تایبەت حکومینیان تایبەت حکومین هەر شێستیان حکومینە ئێمە لە پرۆژەماندا هەر لەگەڵ دکتۆر محەممەد باسمان کردووە کە قوتابخانە ئەهلیەکانێت لە ئایندەدا بەشداری پێ بکەین بۆ بتوانین بزانین ئاستی ئەوان چۆنە و تا چەند بایەخیان بە کتێبخانەدا و بەداخەوە دێزار ئەهلیەکان بێخەبرن لەو بابەتانە و هەز دەکەی سەر بەخۆیانە ئیش دەکەن بۆ ئێمە کتێبخانەمان پێ زۆر گرنگە ئەگەر چی شەڕەشی گەورەی دەوێتن لە کۆمەلگای ئێمە تۆ قەناعەت بە بەڕێوەبەر و بە دەستەی کارژێڕی و بە وەزارەت و بەو کۆمەلگای بینی کە کتێبخانە بابەتێکی زۆر گرنگی سەردەمیانەیە و ئێمە کورت لە هەموو نەتەوەیەک زیاتر پێویستمان بە کتێب و خوێندنەوە و تێگەیشتن و تێفکرین و بە تایبەتی لەسەر مێژوو لەسەر پەروەردا لەسەر بواری چیرۆک ڕۆمان پەخشان شعر هیچ بکەین باشە دکتۆر محەممەد بالۆ بینی ناو باسەکە بە قوڵتر کاریگەری خوێندنەوەی کتێب لە منداڵیەوە تا وەکو گەورە دەبێت چیە لەسەر مرۆڤ ینی وەکو بەڕێزت ئاماژت پێدا لە سەرتا ڕەنگە لە ڕووی تەندروستیشەوە سوودی هەبێ کاتێک منداڵێک لە قوتابخانەی بنەڕەتی لە قوتابخانەی سەرەتایی بە مێشکێکی زۆر پاک و خاوێن بەبێ ئەوەی هێشتان تێکەڵی ئەو ژینگە خراپە و کێشە کۆمەڵایەتی و بابەتی دارایی و هەموو ئەو گرفتانی لەسەری کاڵەکە نەبووە تا چەند دەتوانانی بە ئاسانتر هەزمی بکە کاریگەریەکانی چین لەسەر منداڵ زۆر سپاس من دەبێت خاڵ بڵم پێش ئەوەی کە بێ منەوە بابەتەکە ئێمە لە چ کاتێک دەتوانین دەست بە خوێندنەوە بکەین بۆ منداڵ لە سکی دایکەوە دەکرێت دایک بۆ کۆرپەی ناو سکی بخوێنێتەوە لە مانگی چوارەمەوە ئەوە زۆرترین یارمەتی دەری بەهێزبوونی مێشکی منداڵە کەواتە لە کاتی سکپەڕی و لە کاتی لەدایکبوون لە ڕۆژ یەکەمی لەدایکبوونەوە زۆر ئاساییە ئەو بەڕاستی بڵێین بابەتێکە لەوانەیە زۆر نامۆ بێ کەس نەزانێت بڵێ ئەوە چۆن لێک دەدەیەوە بەڵام زۆر شتێکی ئاساییە کتێب هەیە تایبەت بۆ تەمەنی یەک ڕۆژی تاوەکو تەمەنی یەک ساڵی دروست کراوە بەڵام لە وڵاتی ئێمە بڕاستی ئەوە دەکرێت بڵم نییە یاخود زۆر کەمە لەبەرەوە دەکرێت ئێمە هەر لە سەرتاوە کار لەسەر منداڵ بکەین بۆی کەوا فێری خوێندنەوەی بکەین قۆناغی بنەڕاتی لە سەرەتاییەوە بن لە پۆلی یەکەمەوە بڵین ئەوانە دەکرێت بیکەینە هۆکارێک بۆی کەەوە منداڵ بە تەواوی بێتە ناو جیهانی خوێندن و زانستەوە وای لێ بکەین حەزی لە کتێب بێ حەزی لە خوێندنەوە بێ حەزی لە هەڵدانەوەی پەڕی کتێب بێ حەزی لە کتێبخانە بێ لە ماڵەوە خۆشەویستی تەواوی بۆ کتێبخانە هەبێت بۆچی وا بکەین جیا لە نەڕۆشنبیریەکەی یەکەم شت کە زۆر گرنگە بڕاستی من ئێستا ئەو کەسانی کە سەردام دەکەن لە کلینیک بۆ نمونە نەخۆشەکانم بڕاستی بە تایبەتی بۆ گەشەی باڵا یەک خاڵ کە بۆیان دەنووسم دەڵم بە منداڵەکە بخوێنێتەوە یان بۆی بخوێنەوە چیرۆشی بۆ بخوێنەوە ئەوە بۆچی یەکەم شت گەشەیەکی زۆر باش بە مێشک دەکات کاتێککە گەشەی بە مێشکت دەردانی هۆرمۆنەکان ئەو هۆرمۆنی بۆ نمونە بەرپرسی بەرزکردنی باڵا ئەو هۆرمۆنی کە بەرپرسی هاوسەنگی جەستەیە نەقەڵەوی نەلاوازی ئەو هۆرمۆنی کە بەرپرسی دڵخۆش بوونە هەمویان بە شێوەیەکی تەندروستی بە شێوەیەکی ڕێکپێک دەڕژێنە ناو جەستەوە ئەو هۆرمۆنانە بە تەواوی کاری خۆیان دەکەن و گەشەیەکی تەواو بۆ منداڵەکە دەدەن ئەوە یەک دووەم شت باشترین شت بۆی کەوا منداڵ خەوی قوڵی هەبێ بریتێ لە خوێنەوە ئێستا بەڕاستی پێشخەوتن منداڵ زۆر گرینگە بەلانی کەمەوە لە 5 خولەکە دەخولەکە بە جۆرەی منداڵەکە تەنانەت ئێستا لە کۆلنەوە زانستیەکان دەڵێن ئەوانەی ئەگەر منداڵەکە گەیشت بێتە تەمەنی 12 ساڵی 14 ساڵیش هەر باوکودایکی ئەگەر کتێبی بۆ بخوێنێتەوە باشترە بێجگەلەوەی کە بۆ خۆی بخوێنێتەوە ئەگەر کتێبی بۆ بخوێنێتەوە باشترە چونکە ئەو وشانەی کە لە کتێبەکەەوە دەردەچێت و لە زمانی بابیانداچەوە دەردەچێت لە ناو مێشکی دەچەسبێ کەواتە خوێندنەوە یارمەتی خەوێکی قوڵی دەدات خەوێکی باشی دەدات ئەو خەوە باشترین یارمەتی دەرە بۆی کەوە منداڵەکە گەشەیەکی باشی بکات باشە دکتۆر لێرە ئەمە یەک پرسیار بکەم کاتێککە تۆ ئەمە بە نەخۆشەکانە یاخود پێیانەڵی کە خوێندنەوەی بنێ زۆر جا دایک و باوکان بۆی کە منداڵەکان نەخۆشە پنا بنە بەر هەموو دەرمانە ئەنتیبایۆتیکەکان یان هێورکەرەوەکان کاتێک کە پێیانەڵی کتێبی بۆ بخێنەرەوە کاردانەوەی دایک و باوکان چۆناڵەن چی
بەخوای زەنی چۆنە ئێستا یعنی ئێستا وڵاتی مە بۆ منە لەگەڵ ڕێزم دایکە کە پێی دەڵێ کتێب و بکەدیە ینی لەسەر ڕەچەتەکەی بۆی بنووسە کتێب شتێکی وا قبوڵەکە بخۆی دەبێ بەڕاستی بە شێوەیەکی وا ڕۆکەوە کە هەستی بگاتە ئەو ئاستەی کە بڵێ دیارە کاریگەری هەیە و بەڕاستی نەخۆشم هەیە ڕاستەوخۆ وەڵامدانەوەی هەیە و هەستی پێ دەکەی کە بۆ منە دوای ماوەیەک دێتەوە دەڵڵە ئێستا بەرداوام کتێبی بۆ دەخوێنەوە چیرۆکی بۆ دەخوێنەوە بۆ دایکەکەش باشە یعنیەوە هەندێکی زۆر باشە بۆ دایک با باش ینی بەڕاستی ئێستا ئێمە گەورەکانمان کەس کتێب ناخوێنێتەوە لەگەڵ ڕێزم زۆر من مشکلێک کتێب مەخوێندەوە بۆ کوڕەکەم خۆم خەوم لێکە و پێش ئەو زۆر بۆ خۆش دەر باشە بۆ خۆی خوێندێتەوە بۆ کوڕەکەی نەوە بۆ یەک شتێ بەڕاستی ئێمە ئێستا کە دەگەینە تەمەنێکی زۆر لەبەرچی خوێندنەوەمان نییە ئیلا ئەو کەسانی کە بڵین ئەوە نووسەر بێ وەکو جەنابمەوەسایان تێکەڵ بێ لەگەڵ خوێندنەوە وەکو لە گیانەوە تێکەڵ بێت ئەگەر ناخوێندنەوە خەڵک نیتی لەبەرچی لەبەرەوەی لە منداڵەوە فێر نەبووین زۆر باشە مامۆستا محەممەد بەڕاستی ئەوە خاڵە خراپەکەیەکە ئێمە ئەگەر لە منداڵیەوە فێر نەبین لە گەورەیش زۆر زەحمەت زۆر باشە مامۆستا ڕێدار پرسیارێک هەر لەسەر قسەکەی دکتۆر محەممەد لە بەڕێزتی بکەم بەڕێزت وەکو ئەدیب و وەکو نووسەر وەکو شاعیرێک بێگومان ئەو کەسێک کە قەڵەمێکی پاک و جوانی هەیە ئەمە پاشخانی خوێندنەوەیە ینی لە ئەنجامی خوێندنەوەیەکی زۆر 2000 بووتە قەڵەمێکی زۆر جوان و ینی خەڵکێکی زۆر ینی بەدوای نووسینەکانی دەگەڕێن تا چەند دەتوانین بڵێن هەر لە سەرەتاییەوە ئەمە دەبێتە هاندانێکی زۆر باش بتوانین لە داهاتوو ئێمە کۆمەڵێک نووسری جوان بەرهەم بێنین ئەم پرۆژەیە بەڵێ بەڕاستی بەی باست کردەوە پلانی حکوومەت بێت دەبێت پلانێکی استراتیژی حکوومەت بێتن و کۆمەڵگاش لەگەری تەبا بێتن و هاوکار بێتن ئێمە بەڕاستی بەداخەوە خوێندنەوە و کتێبخانە لای منە بۆتە کەلتور نە لە ماڵەکانمان نە لە فەرماگەکان نە لە نەخۆشخانەکان ئەو شوێنانی هەتا چاوەڕانیش دەکەیت تۆ هەر بەدەم مۆبایلەکە تۆ خەریج شتێک نە پێ بگوتێتن کتێب لە سەرتاشخانەکان نەبێ هەندێک بۆیان دێنێتاکی داوانی ڕەنگە ینی ئەوەندە بەکار هات بێتن چێژی ئەوەی نەما بێت خوێندرێتەوە گرنگتریشتەوەی ئێمە ئایا عەشق و حەز و خولیاوە ئارەزوومان بۆ کتێب چەندە بۆ خوێندنەوە چەندە بەڕاستی ئێمە بەری زۆر باشمان هەیە من لەو خلالی ئەو تقریبا 15 ساڵێک کە من سەردانی قوتابخانەکان دەکەم کتێب ئێمە قوتابی زۆر بەهرەمەند و بەتوانامان هەیە بەڵام کەسێک نێ پاڵپشتی بکاتن ینی ئەو بەهرەیە بدۆزیێتەوە کەشفێکە هانیدا پاڵپشتی بکاتن حتمما هەموو نووسەران و زانایانە گەورەی دنیاش هەر کەسێک هەبوو ینی ڕێنیشاندەری بووە دەستی گرتووە پاڵپشتی کردووە هانی داوە و ئەو حاڵە ئەو بەرە و توانا و لێهاتووی کەشف کردووە بۆی بووتە کەسێکی ناودار ئەسەنەوە بێتە سەرمایەکی ڕەمزی گەورە بوو نیشتمان و نەتەوەکەی و زۆر گۆرانی بێژی جیهان هەیە زۆر ڕۆمانوسی گەورەی دنیا هەیە زۆر ئەکتەر هونەرمەند و شاعری گەورەی دنیا هەیە بەقەدەر هەزاران سەرکردەی وڵاتەکەی شۆرەتی هەیە و باسی لێو دەکرد لێکۆڵنەوەی تێژنەوەی لەسەر دەکرێت بەڵام ئێمە بۆ نەمانتوانێت بیکەنە خەمێک بەڕاستی ئەمن کە بە خەونێکی گەورە کە ئەو بەشەم وەرگرت هەستم دەکرد زۆر پرۆژە گرنگ ئەنجام دەدەم بەڵام ئەوەندە ئاریش و کۆسپ و گرفت دێتە پێشت ئەوەندە ڕۆتین دێتە پێشت هەندێک زات تۆ ناچاری ینی سار دەبیتەوە هەست دەکەی کاتەکە دێ دەڕات ناتوانێت شتێکی گەورە بکەیت باشە مامۆستا باسی ئەو ئەستەنگاناکەی کە دێتە پێشتان ئێستا بۆم پرۆژەی کە دەستان پێ کردووە و ئەستەنگانە چیە ئایا وەک پێویست کتێبی پێویست هەیە بۆی کە تۆ هاوکاری دکتۆر بکەی چونکە ئەو شارەزای ئازانێت لە کام تەمەن کامە جۆر کتێب بخوێنێتەوە ئێوە وەک پێویست ئەو پێداویستیانتان لەبەردەستە ئێمە بەڕاستی ئێستا کتێبخانەیەکمان هەیە لە بەڕێبەراتی گشتی پەروەردەهێ بەڵام کتێبەکان ینی تقریبا نزیکەی 500 کتێبێک 700 کتێبێک دەبێت بەڵام بەڕێبەراتیەک کە لە ساڵی 33 دامەزرا تا ئێستا کە دەبواە ئێمە هۆڵێکی گەورەمان هەبایە پڕ باە لە کتێبی دانسقە و کتێبی باش ئەو کتێبانە ئێستا لە قوتابخانەکاندا هەمانە کتێبی زۆر دەگمن و باشمان هەیە ئێمە دەتوانین ئەوان هەموو کۆ بکەینەوە لە هۆڵێکی گەورەدا بەڵام ئێمە ژوورێکی زۆر بچووکمان هەیە لەو ژوور بچووکە ئێمە چی بەخشین وەچی دەتوانین بیکەین ئێمە بە سەردانەکانی خۆماندان ئێستا کتێبخانەی قوتابخانە هەیە زۆر لە کتێبخانەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر گەورەتر و فراوانتر و پڕ کتێبترا ئێمە بەڕاستی داوامان کردەوە هەولیش دەدەین بەوەی بتوانین ئێمە شوێنەکە بێت هەتاوانەیە کە خەریکی باسی دەرچوونی بە کەلۆریۆس و ماستەر و دکتۆران ئەوان بێن سوودی لێ ببینین یعنی بیکەینە کەناڵێکی هەم ئاشنابوون و بە نووسەران و بە زانکۆ و بە کەسانی خوێنەر و قوتابی دێ مامۆستا دێتن ئەنی کتێبخانەی قوتابخانە بەس بۆ قوتابی نییە بۆ فەرمانبەرەکانیتی بۆ مامۆسایەکانە بۆ بەڕێوەبەرەکانە من بەداخەوە یان هەندێزار بێ ئومێد دەبیلەوەی کە دەچێت قوتابخانەیەک ڕەنگە 200-300 قوتابی کتێبی خواستی بێتن وەریگرت بێتن تەمەشا دەکەی مامۆستایەک دوو مامۆستا کتێبی خواستووە
کەچی خۆی دەبێت مامۆستاکە ئەسڵەن قدووەکە بە پێشەنگە کە بێتم بۆی قوتابیان چاوی تێ بکەن و لاسایی لێ بکەن چکە مامۆستا کاریگەری خۆی هەیە حتا قوتابی دەتوانێت نەجل و بەرجی لە هەیبەتی لە شکلی لە شێوەی لە سیمای لەوانە لاسایی دەکاتەوە ئەگەر سەرسان بێ پێی ئەوەی گرنگە لێرانەدا کتێبخانای قوتابخانەکان حەز و ئارەزوومەندانەیە یعنی قوتابیە مەسەرەن لە پرۆگرامی خوێندی ژوایە حەزی لەوانەی فیزیای حەزی لەوانی بیرکاری نییە حەزی لە کوردی حەزی لە زمانی عەربی نییە لەوێ خۆی حەزی لە کامەشە لەو بابەتە باش ئەو بەشە دەکسەر هەڵدەبژێت سروشتی مرۆڤ شەروایە سروشتی مرۆڤ لەگەڵ ئەوەیە کە خۆی شتال بژێرێت نەک بەسەری تابسەر پێ باشە دکتۆر ببوورە هەکەن دکتۆر پێویستەکە خوێندنەوە وەکو حەز بێت کە مامۆستا ئاماژەی پێکرد یان پێداویستیە پێویستیکی دەرونیە بۆ هەر مرۆڤێک خۆی حەزە و پێویستیە هەردووکە چۆن ئێمە دەبێ وا بکەین لە منداڵان حەزیان بۆ خوێنەوە وا بکە وان لێ بکە و پاڵنەرێکی وان بێت کە بیکەنە پێویستی لە سەرشانی خۆیان خۆت کە شتێک حەزت لەبێ کە ویستت هەیبێ کە بتەوێ بۆ نمونە لە دڵتدا چەکەرە بکە بڕاستی دێکێ پێویستی سەرشانی خۆت کارێکی زۆر ئاسانە مرۆڤ هەمووی وایە هیچ کەسێک لە خۆیەوە نابێتە شت تاوەکو ئەرچێک لە سەرشانی خۆداننی کە ئەوە کە جێبەجێ دەکەی تاوەکو پێویستێک لە سەرشانی خۆداننی بەڵام بە حەزی خۆت ئەوەی کە گرنگە کە بە حەزی خۆت بەڕاستی خوێندنەوە ئەوەی کە گرنگە جیال لە هەموو شتەکانی تر بە حەزی خۆتە هیچ کەسێک نێ بۆنە لێت بپرسێتەوە یان تاقیکردنەوەت پێ بکە یان بڵێ وەرە ئەو کتێبە چی تێدا بۆ ئەو تیانە بوو ئێستا من خاڵێکی زۆر گرنگ کە بە نەخۆشەکانم دەڵم دیسان وە دەمێ بڵم کە کتێبێکی بۆ دەخوێنی بۆ منداڵەکەت نابێت لێ بپرسیەوە دوێنێ چم گوت پێرە چم گوت لەگەڵ ڕێزمدا کێ وەرونە ئەو شەو چیرۆشێکی بۆ خوێندێتەوە پاشی سێ شەوی دیکە منداڵەکەی تەنگەتاو دەکات لێ دەبرێت چم گوت پێرێ نابێ ئەوی لێ بپرسی بە هیچ شێوەیەک لە منداڵ لەبەرچی لەبەرەوەی ئەو خاڵە گرنگی کە دەمانەوێت ئێمە لە ناو مێشکی منداڵدا چەکەرەی پێ بکەین ئەوەیە کە منداڵەکە حەزی بۆ کتێب هەبێت حەزی بۆ خوێندنەوە هەبێت بەگشتی نەک بۆ بابەتێکی چڕکراوە بابەتێکی وە کە بیکێ پەستانێکی دەرونی لەسەری بۆ منداڵەکە ناڕەحەت بەرەوە زۆر زۆر گرنگە ئێمە ئەو حەزەی کە هەیە حەزەکە وردە وردە پەرە پێ بدەین تاوەکو منداڵەکە بۆ خۆی بە حەزی خۆی دیسان دەمەی ئەو بپرسم تا چەند کاتێک منداڵان کتێب دەخوێنەوە ینی جگە لەو کتێبانێک کە لە قوتابخانە وەکو مەنهەجێ دەخوێنن تا چەند خوێندنەوە دەبێتە یارمەتی دەر بۆی ئایکوی منداڵەکان باشتر بێ بەرزتر بێتەوە و یارمەتی دەریان بێ لە کاری ڕۆژانیان و لە خوێندنیشیان بەڵێ جا ئەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەو خاڵی کە لێرەیە من ئامانجە سەرچیەکەم ئەوەیە کە ئیش لەسەر دەکەم یارمەتیدانی مێشکە چونکە بەڕاستی ئێستا چۆن جەستە پێویستی بە وەرزش هەیە مێشکیش پێویستی بە وەرزش هەیە هەموو شتێک پێویستی بە وەرزش هەیە نابێت کەسێک بەڕاستی گەورەترین هەڵە لە وڵاتی ئێمە ئەوەیە کە هەمووان دادەنیشین خواردن دەخوا دادەنیشێت دەخەوێت تاو هیچ کەسێک وەرزشێکی ئاساییمان نییە ڕۆژانە ئەنجام بدەین بەداخەوە لەوانەیە خەڵچەکەیە بەڵام کەمە وەرزش بۆ مێشک بریتێ لە خوێندنەوە بتێ مێشکت وەرزش بکات بتێ بەردەوام لە کاردا بتەوێت چالاک بێ بتێ بەرەو پێش بێ بتەوێت ئەو مێشکە تەندروستیی باشی هەبێت گۆڕانکاری بکە گۆڕانکاری خۆی گەورەترین شت ئەوەیە گۆڕانکاری دروستکەی دەبێ وەرزشی پێ بکەیت وەرزشیش هەموو لێکۆڵنەوە زانستەکان سەلماندویانە بریتە لە خوێندنەوە بۆ مێشک چونکە ئەو خانانەی کە لە مێشکدا هەن یارمەتی دەدرێن بە تایبەتی کە لە سەرتاوە مێشک وەکو بڵین چۆن لێرەلەری تێدایە وەکو پلاستیکە ژمارە خانەکانی پلاستیکەکەی بەهێز دەبێت و بەستری نێوانخانەکانی زیاد دەکە و بەهێز دەبێت ئەوە لە ڕێگەی وەرزشەوە کە بریتە لە خوێندنەوە کەواتە ئەگەر بمانێ بەڕاستی قوتابی لە قوتابخانە سەرکەوتو بێ لە قوتابخانە چالاک بێ لە قوتابخانە لێهاتوو بێ کارامە بێ کارەمە ئەوانە هەمووی جیاوازن کە دەخوێنێت لە پرۆسی خوێندندا داهێنەر هەیە قوتابیە زۆر زۆر زیرەکە لەگەڵ زیرەکێکەشی لەگەڵ بوارەکەی خۆشی دیسان چالاکی تر دەکات هاندەری ئیشی ترە هاندەری کاری ترە ڕێگەی تر بۆ خەڵک خۆشەکە نەکرد بۆ خۆی ئەوە هەمووی لە ڕێگەی چەوەیە لە ڕێگەی مێشکەوەیە بێگومان ئەوە هەمووی ئەگەر سەری قوتابخانەکان کە من لە مامۆستاکانشم پرسیەوە مامۆستا جەنابی لەوانەیە زۆر باش ئاگادار بێ ئەو قوتابیانی کە دەخوێندنەوە ینی ئەوە لە وڵاتانی پێشکەوتو بەڕاستی کە لێکۆڵنەوەکانم دیتۆ و سەیرم کردەڵە ئەو قوتابیانی کە دەخوێندنەوە ڕۆژانە ماوەیەش دیاریکراویان هەیە بەڵام خوێندنەوەکە بە شێوەیەکی ئاسایی ئەوەی لەگەڵ تەمانەکەی خۆی دەڕوە ڕاستەوخۆ هەستیان پێ دەکەی جیاوازن ئەوە هەمووی لە چیە لە ئەنجامی کاریگەری
خوێندنەوە لە ئەنجامی کاریگەری کتێب لە ئەنجامی کاریگەری وشە و ڕستەکانی ناو کتێبەکەی کە ڕاستەوخۆ لە ناو مێشکیدا دەچەسپێن. بەڵێ مام ساڕێدار ئەو کتێبانەی کە پێویستەکان لە ماوەی ئەم پرۆژەیە خوێندکاران بخوێنەوە ئێوە وتان ئەگەر ئارەزوو بەندانێ ئێوە بۆیان دابینەکەن یاخود خۆیان کێشە نیە کتێبی ئینگلیزی بخوێنەوە کتێبی کوردی بخوێنەوە هەر شتێک کە خوێندکارەکە بێیان ئێوە چۆنیان نەنێ و لیان وەرەگرنەوە. بەڵێ وڵی ئێمە بۆ مەسەلەی ئینگلیزی و عەربی و کوردی ئەوە خۆیان سەرپشکن چکە ئێمە هەندێک قوتابخانەمان هەیە سیستەمەکەی ئینگلیزی ئەوان دەتوانن بە زمانی ئینگلیزی کتێبە هەڵبژێرن ئێمە پێمان باشە خۆیان هەڵبژێرن و خۆیان قسە لەسەر بکەن و جورئەتێکیان هەبێتن لایەنی باشی و خراپی و کتێبەی لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی بیرۆکەوە لە ڕووی هزری ئەو نووسەرەوە وەویش قسەی خۆی هەبێتن من دایمە پێیان دەڵێم ئێوە ئەسیری هیچ دقێک مەبن خۆتان قسەتان لەسەری هەبێتن لایەنی باشی لایەنی خراپی نەکەی و کتێبێک وەرگن و وەکو خۆی لە چارچوەی بگرن و بڵێن ئەو کتێبە تەطبیق دەکەین. ئیزافەتەن بۆ قسانێکی حوارێ تازەکەتان لەگە جەنابی دکتۆری من پێم وایە نەکەر خوێندنەوە وەزیفەش وایە پیشەش وایە ئەگەر حەز و عشق و خولیایە کە تێدا نەبیت من پێم وایە سەرکەوتو نابی وەکو بەبێ تااقەتی دیکە کە بەبێ تااقەتی کردت کاریگەری لەسەر بەرامبرت نابێت ئەگەر من خۆم عشقێکم نەبێ بۆ خوێندنەوە بۆ نووسین ناتوانم مەسەلە کە سیمینارێک دەکەم کە محازرێک دەڵێمەوە بۆ قوتابیانیان مامۆستایان لە خولێکدا ناتوانم کاریگەریی وها دروستکەم لە دورونیان بتوانم وەکو خۆم یعنی و عشقیان لا دروست بکەم دەبێتە ڕێکدانەوەی هەم لە بیرکردنەوەم هەم لە قسەکردنم هەم لە دەربڕینم هەبێتن بۆی بزانن جیاوازیەکەی ئەو قوتابیانش دەخوێنەوە جەنابی دکتۆر محەممەدیش باسی کرد لە ناو پۆلدا دەبینی ئەوانەی دەخوێنەوە بە جورئەترن بوێرترن دەربڕینیان باشترە و فکریان فراوانترە و ئاسۆی خەیاڵ و بینینیان باشترە یعنی ئەگەر قوتابی یەک لە پرۆگرامی خوێن یەک پەنجەرە دنیا ببینێتن لە کتێب خوێندنەوەدا هەزاران پەنجەرە دەبینێتەوە دنیا بە فراوانەکەی بە فەزا گەورەکەی دەبینێتن بۆیە ئێمە بەڕاستی گرنگە هەم حکوومەت و هەم کۆمەڵگا و هەم تاچی کوردی ئەمە بیکەنێ کەلتور لە ژیانماندا چەند کتێب دەخوێنەوە چەند ڕۆژنامە خۆ ئێمە دەڵێن زۆرجان دەڵێن ئەو ئامێرە ئەلکترۆنیانە کاریگەری لەسەر کتێب کردووە بەڵام جێ بە کتێب لەق نەکردووە کەمی کردووە بەڵام خۆ لەوێش کتێب هەیە خوێندنەوە نەوەکییت خۆ لەوێش خوێندنەوە هەیە لەوێش کتێب هەیە لە ئامێرەکەش کتێبی باش لە ناو بڵێ ئاسانتریشە و پارەشی پێ نابدەێ و مەسرفەش ناکەی زیش لێ ناگرێت تێژەکەی تۆزێک کەمترە بەتەکیت ناخۆی ئەو کاغەز ئەوەی زیاترە دەست لەم سی دەکەی خۆت ملا حەزی لەسەر دەنووسی خەت دەکەی و پەراویز دەکەی ڕخنە دەگری یادگاری کە هەبوو دەمێنێتەوە بەتاکیت خەڵکان تر استفادە لێ دەکەن مامۆستاڕێدار زۆر سپاس بۆ تۆ دکتۆر محەممەد زۆر سپاس بۆ تۆ کە جارێکی دیکە بە پرۆژێکی نوێ گەڕایەوە هیوای بەردەوامی و سەرکەوتن هیوادارن نمونەی وەکو بەڕێزت خەمخۆر هەر لە زیادبووندا بێ زۆر سپاس بۆ ئێوە بەرهەمداریش بن سەرکەوتو بنێوش زۆر سپاس. کەشوهەوای شارەکانی کوردستان بە گشتی گۆڕانکاری بەسەراهاتۆ بە تایبەت شارەکانی باکوور کە ئێستا ساردە لە هەندێکیشیان بە فربارین دەستی پێکردووە بەڵام لێرە وردە پلەکانی گەرمادا بەزێ کەشی دەرەوە بەرەو فێنکی و بەرەو ساری دەڕوە بەڵام ستۆدیۆ هێشتا هەر کەمێک گەرمی تێداماوە بزانین پلەکانی گەرمە بە گشتی لە کوردستانی گەورە چۆنە.
لە شاری جوانڕۆی پارێزگای کێرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان گۆڕستانێکی زۆر دێرین و مێژووی هەیە کە نزیکەی 500 ساڵام گۆڕستانە هەبووە و گۆڕ و مەزاری دەیان کەسایەتی ناوداریشی تێدایە. یەکێک لەم کەسایەتیانە لە گۆڕستانەکە هەیە، ئەمیش گۆڕی شێخ ئەیوەکرا، بەڵام لە ساڵانی ڕابردوودا بەهۆی گەورەبوونی شاری جوانڕۆ و بیناسازی لە دەوروپشتی گۆڕستانەکە ئەم گۆڕستانە لە ناوچوون. لە تەنیشت شاری جوانڕۆی پارێزگای کرماشان گۆڕستانێکی مێژوویی هەیە کە تەمەنی لانیکەم بۆ 5 سەدە لەمەوبەر دەگەڕێتەوە. هێندێک لە توێژەران تەمەنی ئەم گۆڕستانە کە بە ناوی شێخ ئەیوەکر ناسراوە دەگەڕێنەوە بۆ بەر لە هاتنی ئاینی ئیسلام بۆ ناوچەکە. گۆڕەکانی ئەم گۆڕستانە بێناونیشانن، بەڵام خەڵکی ناوچەکە پشت تا و پشت لە بابوو باپیرانی خۆیانیان بیستووە مەزاری دەیان کەسایەتی هەڵکەوتەی جوانڕۆ و دەوروبەری لەم گۆڕستانە بووە. ئاساری قەدیمیە کە هیچ نویشتێ و مەکتوباتێکی نییە کێمە ئشارە بکەین سەنەدەتی بێ وە لە سینە بەسینە گەیوەسە هێمێژن لە سەدری ئیسلام تا ئیسەی کە هاینە ئەم شوێنی مقەدەسی موسڵمانێلا مەدمیاتیانەوە. پس دیارە کەسێلێکیش حتا یەژێک فاتمە ڕووسی مسلمان بووە و نەو مسلمان وە زیارەتی وا لێراوە. مەرحوم مەحموود لەکەش مامۆوەلی مامۆلفلای شاعری گەورەی جوانڕۆ تاکە گۆڕێک کە لەم گۆڕستانەدا ناونیشانی دیارە گۆڕی سەفیخان سوڵتان میرزیا ئەدینی حاکمی جوانڕۆ و دەوروپشتی لە سەردەمی دەسەڵاتی شاع عەباسی سەفەویدایە. سەفیخان سوڵتان کە شارەکانی جوانڕۆ پاوە سەلاسی باوەجانی و ڕوانسەر لە سنووری حکمڕانیەکەیدا بوون لەلایەن سلێمانخانی والی میرنشینی ئەردەڵانەوە ئەم پۆستەی پێدراوە و نزیک 70 ساڵ حکوومەتی کردووە بەهۆی ئەوەی کەسێکی دادپەروەر و خەڵک دۆست بووە. ئێستاش کە 400 ساڵ بەسەر مردنی داتێ دەپەڕێ ناو و ناوبانگی بەچاکە لە ناو خەڵکدا ماوەتەوە و هەر بە هەوڵی خەڵکی ناوچەکەش گۆڕەکەی لە فەوتان و لە بیرچوونەوە پارێزراوە. ئەمە شیاوی ئەم کەسایەتیە گەورە نییە ئەگەر چی ئەمە نەمان توانیە بە قەدری پێویست لەسەری ئام پیاوە مەزنە بنووسین، بەڵام لە ڕاستیە مێژوو بۆمان باسەکە کە ئەمە ئینسانێکی لێهاتوو بووە، ئینسانێکی بەدەسەڵات بووە، یەکێ لە مۆرەوەلی گەورەی دەسەڵاتی سیاسی ئەم ناوچە بووە، ناکرێت و شیاو نییە کە گوڵکۆی ئەم پیاوە ئاوای نەبێت. لە ساڵانی ڕابردوودا و بە گەورەبوونەوەی شاری جوانڕۆ بەشێکی زۆر لەم گۆڕستانە لە ناوچووە. هاوڵاتیان نیگەرانن بە بەردەوامبوونی بیناسازی لەم ناوچەیە کۆی گۆڕستانەکە بە مەزارگەی سەفی سوڵتانیشەوە بکەوێتە بەر مەترسی لە ناوچوون و لە بیرچوونەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. ئەمڕۆ بابەتی ئەدەبیمان زۆر بوو. چوارمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە خارپێتی باکووری کوردستان کرایەوە کە زیاتر لە 75 دەستگای چاپەمەنی لە پێشەنگاکە ئامادەن و بۆ ماوەی 9 ڕۆژیش بەردەوام دەبێت. و جێگیری سەرۆکی شارەوانی خارپێت ئەڵێ کە 15,000 تکتیان بۆ گەنجان ئامادە کردووە کە هەر یەکێکیان لە 50 لیرە پێک هاتووە لە پێناوەی کە بتوانن بە کەمترین نرخ زۆرترین کتێب بکڕن. لەژێر چاودێری سەرۆکایەتی شارەوانی چوارەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە خارپێتی باکووری کوردستان کرایەوە. پێشانگاکە 9 ڕۆژ دەخایەنێت و میوانداری زیاتر لە 70 دەستگای چاپەمەنی دەکات. چەندین ستاندی جیاواز سەر بە دەستگا چاپەمەنیەکانی ناوە و دەرەوەی وڵات کراونەتەوە. هاوکات ڕێوڕسمی واژووکردن بۆ چەندین نووسەر ڕێکخراوە و هاوڵاتیان دەتوانن نووسەرە دڵخوازەکانیان ببینن و کتێبەکانیشیان بکڕن. خەڵک ویستێکی زۆری لەسەر پێشانگاکە هەیە و لە یەکەم ڕۆژەوە بەلێ شاوی ڕوویان تێکرد و لە یەکەم ڕۆژیدا ژمارەی پێوانەی بەشداریکردن تۆمار کرا. Yayın evlerimizin 70'e 75'e yakın نزیکەی 75 دەستگای چاپەمەنی لە پێشانگەکەماندا ئامادەن و میوانداریان دەکەین. پێشانگەکەمان ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانەوە تانۆی ئێوارە کراوە دەبێت. چەندین نووسری بەناوبانک بەشداریان لە پێشانگەکەدا کردووە. داوا لە هاوڵاتیانمان دەکەین بێن و ئۆفەرەکانمان ببینن. هەوڵ دەدەین گەنجەکانمان بێن و ئاسانکاری زۆریشمان بۆیان کردووە.
tanıdığı birçok insanımız burada. ئامانجی پێشانگاکە دروستکردنی ئاشنایەتی کتێبە بە گەنجانی ئەو پارێزگایە. هەر لەو سۆنگەیەشەوە شارەوانی هەڵساوە بە گواستنەوەی قوتابیان و لاوان بۆ پێشانگاکە بە شێوەیەکی خۆڕایی و 15,000 چەکی خەڵاتیان بەسەر گەنجان دابەش کردووە بۆ ئەوەی بتوانن بە کەمترین نرخ زۆرترین کتێب بکڕن. بەڕێوەبراتی چاپەمەنی و پەیوەندیەکانی شارەوانی خارپێت لەبارەی پێشانگاکە ڕایگەیاند. کردنەوەی پێشانگاکە تەنیا بۆ فرۆشتنی کتێب و قازانجی بازرگانی نییە. ئەوان دەیانەوێت پارێزگاکە زیاتر بناسێننەوە و بیکەم بە خاڵێکی گرنگی گەشتیاری لە ناوچەکەدا. بابەتێک هەیە ئێستا تۆزێک ینی هەرچەندە جێگەی نیگەرانیە ڕوو لە زیادبوون ئامیش لەم ساڵانەی دواییدا ئەم بابەتەمان بۆ یەمەنە بەڵام لە کوردستانیش من هەستی پێ دەکەم ینی هەیە بەڕاستی لە ناو توێژی گەنجاندا نەخۆشیەکانی دڵ زۆر بووە پزیشکان و پسپۆڕانیش هۆکارەکەی بۆ بەردەوامی جەنگ دەگەڕێنەوە لە یەمەن کە لەوێ زیاتر لە دیارە لە شوێنی دیکەهاش ڕاستە بەڵام بەپێی زۆرێک لە توێژینەوە تەندروستیەکانیش دەرکەوتووە کە ئەوە ینی نەخۆشیەکانی دڵ وە لە نێویشیاندا جەڵتەی دڵ کاریگەری خۆراکیشی لەسرە و ژینگەش ئەمانە ینی زۆر جار ئێمە خەمیەوەمانە کە ڤایرۆسێک بڵاو بێتەوە بۆی کە توش نەبینیان خەڵک بمرێ بۆیە بەڵام ئێستا ئەوەندەی جەڵدەی دڵ گەنجان ئەکوژێت و خەڵک بەگشتی ئەکوژێت ئەوەندە نەخۆشیەکانی دیکە دیار نییە بە تایبەت شێرپەنجەکە ئەگەر بڵین جەڵدەی دڵ کێبڕکە لەگەڵ شێرپەنجە ئاکات ئەوەندە بربڵاوە بەداخەوە. عاد للحياة من جديد بعد أن كان قلبه قد غادرها. چەند خولەکێک دڵی ڕاوەستا بوو بەڵام ژیانی بۆ گەڕایەوە. محەممەد گەنجێکی 20 ساڵانەی یەمەنیە بەرلەمانگێک لە ناکاو دڵی وەستا بەڵام نەمرد هەستی بە ئازارێک لە سنجدا کردبوو دەست بەجێ گەاندراوەتە نەخۆشانە و لە مردن ڕزگار کراوە بەڵام هێشتا لە ژێر چاودێری پزیشکیدایە. لممارسة حياته ولكن تحت الرقابة الطبية. توقف قلبي أكثر من 6 دقائق يعني ماوەی 6 خولەک دڵم وەستا بوو کە بەهۆش هاتمەوە پزیشکەکەم پێی گوتم زیندوبوونەوەی تۆ معجزە بووە چونکە ئەگەر دڵ 4 خولەک بوەستێت مانای مردنی خاوەنەکەیەتی. عالميا تزايدت أعداد الإصابة بالأمراض القلبية لدى فئة الشباب. لەسەر ئاستی جیهانیش ڕێژەی توشبوونی گەنجان بە نەخۆشیەکانی دڵ زۆر بووە. لە یەمەن زۆر زیاترە جاران لە یەمەن تەنیا بە تەمەنەکان توش دەبوون و توشبوونی گەنجەکان دەگمەن بوو. لە شاری تەعز لەم ساڵدا نزیکی 1350 گەنج تووشی نەخۆشی دڵ بوون و سەردانی نۆرینگە دەرەچەکانی تایبەت بە نەخۆشیەکانی دڵیان کردووە. نحو 1350 شابا مصابا بأمراض قلبية. تضاعف نسبة الإصابة عند الشباب. لە چاو دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ئاسیا و هیندستاندا توشبوونی گەنجان لە یەمەن بە نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە سەدادا زیادی کردووە. هۆکارەکەش جەنگەکەیە کە بێکاری زۆر کردووە و سیستەمی خواردنی تەندروست و جوڵە و وەرزشکردنی نەهێشتۆتەوە. هەموو ئەوانەش دەبنە هۆی زۆربوونی نەخۆشیەکانی دڵ لە لای گەنجان. نسبة الإصابة بالأمراض القلبية عند الشباب. الحرب المستمرة للعام. نوێمین ساڵە جەنجی یەمەن بەردەوامە ڕەوشێکی خراپی ئابووری و کۆمەڵایەتی قورسی بۆ گەنجان دروست کردووە. هەموو ئەوانش سیستمی سووری خوێن و کارکردنی دڵ تێک دەدەن. الجهاز الدوري. حالة شتات يعيشها الشباب اليمني جراء المستقبل المجهول للبلاد. توقف التوظيف الحكومي. گەنجانی یەمەن داهاتوێکی نادیار چاوەڕێیان دەکات. میری کەس دەنامەزرێنێت هەڵی کار دەگمەنە. بەشێکی زۆری گەنجان ناتوانن زانکۆ تەواو بکەن. هەموو ئەوانە تەندروستی دەروون و جەستەیی گەنجەکانیان تێکداوە. وای کردووە بە ئاسانی تووشی چەندین نەخۆشی ترسناک ببنەوە و کە هەندێکیان نەخۆشی دڵن. ليست القلبية إلا بعض منها. أيمن قائد كردستان ستشار من محافظة تعز جنوب غرب اليمن. ئیدی ئەمە یاسای ژیانە سیستەمی ژیانە کە لە شوێنێک ژیان و خۆشی و جگەلەوەی کە ناتوانن مردن بگەڕنەوە هەموو شتێکی دیکە ئەتوانن کۆنتڕۆڵکەن لە لایەکی دیکەش گەنجان بە ئاسانترین شێوە تەنها لەبەر جەنگ و ناخۆشی شوێنەکەیان ژیانیان لێسەندێتەوە ژیانە تێپەڕێت. لەوەی کە دیوێکی ناخۆشمان پیشاندان ئەمڕۆ بەڵام بەشێک بوو لە هۆشیارکردنەوە لە هەمان کادەتەوەری سەرەکیمان دیوێکی هاندان و دڵخۆشکردنی خەڵک بوو و پاڵپشتیکردنی خوێندنەوە بوو. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار پرۆگرامی بیانی 24 و دانیشتن بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆشتان هەبێت.
هەمیشە لە خۆشیان.